دەستپێکردنەوەی گەڕی دووەمی خۆپیشاندانەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران یان گەڕی کۆتایی بۆچی بەرپرسانی ئێرانی ترسیان لێنیشتووە. جارێکی تر و لە یادی یەک ساڵی تیرۆرکردنی ژینا ئەمینی شەپۆلێکی توندی ناڕەزایەتی خۆپیشاندان دەستیان پێکردەوە و شارە کوردیەکان و تاران و شارە بەلوژنشینەکان جگە لە داخستی بازار و دوکان و جوڵەی بازرگانی دەستیان کردووە بە سووتاندنی بنکەکانی پۆلیس و بنکە دەوڵەتیەکان. شەپۆلی خۆپیشاندان و ناڕەزایەتی ئەمجارە هاوکاتە لەگەڵ زیاتر بێبەهابوونی تومەن و زیاتر هەڵکشانی دۆلار و بێکاری و خراپتربوونی ژیان و گوزەرانی خەڵکی لە ئێران و ڕۆژهەڵاتدا و زیاتر توندبوون و گرژبوونی حکوومەت و دەستگای ئامۆژگاریە وڵاتە لەسەر کچۆ و ژنانەی کە لە بازار و شوێنە گشتیەکاندا لەچک و سەرپۆشەکانیان شل کردوتەوە. شارەکان پڕکراون لە سوپا و هێزی ئەمنی و گوشار و فشارەکانیش لەسەر کاسبکاران و فەرمانبەر و مامۆستایان زیاتر کراوە تا بشداری و خۆپیشاندان و ناڕەزایەتیانە نەکەن و مل بدەن بە داواکاریەکانی خەڵکی. حکوومەت و دەستگامنیەکانی ئەمجارە بە تەواوی ترسیان لەم شەپۆلە نوێی ناڕەزایەتی لێنیشتووە، هەر بۆیە زووکەوتنەگرتن و ڕفاندنی و کەسانەی کە دەتوانن سەرپەرشتی خۆپیشاندانەکان بکەن و لەسەر و هەمووشیانەوە دەستگیرکردنی مامی گەورەی ژینا ئەمینی کە ماوەیەک لەموبەر لە دیدارێکدا تووڕێی خۆی لە سیاسەتەکانی ڕژێمی ئێستای ئێران نەشاردبەوە. لەگەڵەوەی دەسەڵاتدارانی ئێرانی بە بیانووی بوونی هێزە دژبەرەکانی ڕۆژهەڵات وشار و فشارەکانیان لەسەر دەسەڵات و حکوومەتی باشووری کوردستان چڕ کردوتەوە تا ئاستی ڕەشەی لەشکرکێشی بەڵام لە ناو خۆیاندا خەریکە ناڕەزایەتی و خەڵک و کاسبکاران و ئازادی خوازان تەنگی پێڵدەچن و دەبنە سەرەتایەک بۆ گۆڕانکاریەکی گەورەتر. خەڵکی لە ئێران و کورد بە تایبەتی قەیرانی یابووری سیاسی و جیاکاری ئیداری ئەندەتین و چاوی بۆ هێناون و تەنانەت ئامادەی دەستبردنن بۆ هەموو ڕێگایەک تا لەو ڕژێمە خۆسە پێنا ڕزگاریان بکات. شەوی ڕابردوو ڕەزا پەهلەوی میراثگری پەهلەویەکانی ئێران و نوێنەری شا لە ئەگرتێکی ڤیدیۆیدا داوای دەستپێکردنەوەی سەرتاسەری خۆپیشاندان و ناڕەزایەتی لە گەلانی ئێران بە نیەتی گۆڕانکاری دەکرد. پەهلەوی داوای دەکرد خەڵک ڕاپەڕن و کۆتایی بە ڕژێمی مەلای و قەیرانی دارایی چلدانە ساڵی وڵاتە بێن و بۆەوەش داوای لام و حزب و لایەنەکان لە نێو خۆ دەرەوە دەکرد کاوکار و هاو ئاهەنگ بن و پێکەوە ڕاپەڕن. خۆپیشاندانی پارساڵ لە تیرۆرکردنی ئابڕوبەرانەی کشە کوردێک ژینا ئەمینی دەستی پێکرد کە تێیدا پۆلیسی ئەخلاق لە نێو جەرگەی تاراندا بە خاترەوەی سەرپۆشەکەی ژینا کەمێک شل بووبەوە کێشیان بەسەری دا و شەهیدیان کرد. ساتی شەهیدکردنی ژینا تومەن بە بەراورد بە ئێستا هێشتا 30 لە سەدی باکەی لە دەست نەدابوو. جگەلەوەی ئەو کات تا ئێستا ڕێژێژاری و بێکاری 8% زیاتر بوو. خەڵکی بۆ کارڕوو لە عێراق و تورکیا و ئیمارات دەکەن و سەری خۆیان هەڵدەگرن و وڵاتە بەجێ دێڵن. هەر بۆیە شۆڕشی ئەمجارە لەوەی زیاتر شۆڕشێکی ئابووری و ئەخلاقیانە بێت. بۆیە لە ئێستاوە دەسەڵاتدارانی ڕژێم بە تەواوی ترسیان لێنیشتووە و بە تەواوی دەستگای ئەمنی و سەربازی واڵگریەکانیان سەرقاڵی بەگشتداچوونەوەی شەپۆلەکان و سەرەداوەکانیانن.